دوای چەند هەفتەیەک لە هەوڵی قەتەر و میسر و ئەمریکا ئیسرائیل و حەماس ڕێکەوتن بە پێی وتەبێژی وەزارەتی دەرەوەی قەتەر بەیانی ڕۆژی هەینی ئاگربەستەکە جێبەجێ دەکرێت و پاژنیۆڕەکەشی گۆڕینەوەی بارمتەکان دەست پێکات. ئاگربەستە 4 ڕۆژیەکە لە بەرامبەر ئازادکردنی 50 بارمتەی ئیسرائیلیدایە کە لە سەرەتاوە 13 بارمتە ئازاد دەکرێن کە هەمان ژن و منداڵ دەبن. هەروەها ئیسرائیل ڕەزامەندی دەربڕوو لەسەر ئازادکردنی 150 زیندانی فەلەستینی کە هەمویان ژن و کەسانی کەم تەمەنن. وەزارەتی دەرەوەی قەتەر و تووشێتی حەماس قۆناغ بە قۆناغ بارمتەکان ڕادستی خاتی سوورەکات و ئەوانیش دەیانگوازنەوە بۆ لای سەربازانی ئیسرائیل. ئیسرائیل دەڵێت دەبرێنە دامەزراوە پزیشکەکان بۆ پشکنین و یەکگرتنەوەیان لەگەڵ خێزانەکانیان وا بریارە هەر ڕۆژی 12 یان 13 بارمتە ئازاد بکرێن. ئەم ئێوارەیە ڕوبەڕووی بڕیارێکی قورس بووینەتەوە، بەڵام بڕیارێکی دروستە. تەواوی دامەزراوە ئەمنیەکانمان پشتیوانی لێ دەکەن. ئیسرائیل لیستی 300 زیندانی فەلەستینی بڵاو کردوێتەوە کە یان ژنن یان تەمەنەکانیان لە خوار 19 ساڵەوەیە و نیوەیان کە ژنن لە بەرامبەر ئەو 50 بارمتە ئیسرائیلە ئازاد دەکرێن. هەندێکی تریش لەگەڵ درێژکردنەوەی ئاگربەستەکەدا ئازاد دەکرێن. یەکێ لەو کەسانەی لە لیستی ئازادکرای فەلەستینەکاندا هاتووە ئوبەی ئەبوماریای 18 ساڵانە. وبي اعتقل لأول مرة وعمره 14 سنة. وبەی کە بۆ یەکەم جار دەستگیر کرا تەمەنی 14 ساڵان بوو. ئەو بریندارە و لە سەتا هەفتای دەستی لەدەست داوە. من خۆشحاڵم کە لە ئامێزی دەگرمەوە و دێتەوە ناو کەس و کار و برا و خوشکەکانی و ئامێزی دایکی. شەڕەکە لەوە دەستی پێکرد کە چەکدارانی حەماس کە لەلایەن ئەمریکا و بە گروپێکی تیۆریست پێناسە کراون لە حوتی مانجی ڕابردوودا هێرشیان کردە سەر ئیسرائیل و نزیکەی 1200 کەسیان کوشتووە و 240 بارمتەشیان لەگەڵ خۆیاندا بردووە کە زۆربیان خەڵکی مەدەنی بوون. لە بەرامبەردا ئیسرائیل بە هێرشی ئاسمانی و لەشکرکێشی زەمینی بۆ سەرکەتی غەزە وەڵامی دایەوە. بەپێی ئاماری نەخۆشخانەی غەزە تاکو ئێستا بەلایەنی کەمەوە 14,000 کەس کوژراون کە دوو لە سەرسی ئەو کوژراوانە ژن و منداڵن. بەرپرسانی ئیسرائیل دەڵێن دوای کۆتایی هاتنی ئاگربەستەکە ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر حەماس دەست پێکاتەوە. بە پێچەوانی زۆرێک لە ئیسرائیلیەکان لەو باوەڕێدام و زۆر ڕوونیشە کە بڕیار بەدەستان ناتوانن ئەو شەڕە بوەستێنن. خەڵکی ئیسرائیل ئەو هەستەی هەیەە ڕێگەیان پێنادات شەڕاگرن. ئەگەر ئەو شەڕە بوەستێنن دوای 4 بۆ 5-6 ڕۆژێک ئاگربەست ئەوە کۆتایی ئەم حکومەتەیە. بۆ خێزانە ئیسرائیلیەکان ئەوانەی زیندانیان لە حەماسا ساتوەختێکی پڕنا ئارامیە و مرۆڤ بەرگەی ناگرێت. لە کاتێکدا چاوەڕوانی ئەوان بزانن ئایا ئازیزەکانیان ئازاد دەکرێن یان نا. بۆ راپۆرتی لیندا گراتستین دەنگی ئەمریکا لە ئۆرشەلیمەوە.